لە ئێستادا تۆماری نوێکردنەوەی دەنگدەران دەستی پێ کردووە لە 2/1 2021 و هەتا 2/1 2021 یعنی ماوەی یەک مانگ ئێمە توانین تۆماری نوێی دەنگدەران بکەین. ئەم تۆمارش لە هەموو ناوەندەکانی هەڵەبجە ئەکرێت. ناوەندی 32/82 لە هەڵەبجەی شەهید ئێمە کەیسا لە قایمقامەتین، ناوەندی 12/82 لە شوخەکانە لە شارەوانی، ناوەندێکی تریشمان لە سیروانە 22/82 لەناو سنووری هەڵەبجە. لە خورماڵیش لە 12/82 کراون بۆ هەموو هاوڵاتیەکان توانن سەردان بکەن بۆ کاروبارەکانیان. ئێمە داوای لە هاوڵاتیانی خۆشەویستەکەین سەردانی بنکەکانی تۆمار بکەن بۆ نیوەکردنەوەی تۆماری دەنگدەرانیان. ئەو هاوڵاتیانی کە تا ئیسا خۆیان تۆمار نەکردو داوایان لە یەکەین سەردانی ناوەندەکانی تۆمار بکەن بۆ ئەوی خۆیان تۆمار بکەن، لە دوایە گلەیەیان لە ئێمە نەبێت بۆ ئەوی کە بۆ دەنگیان نییە. ئەوانی کە خۆیان تۆمار نەکردو لە ماوەی ئەم مانگە ئەتوانین تۆماریان کەین و فریای دەنگدانی ئەم 6/6 2021 بکەوێت.